بەڵێ خۆشەویستان ئەچمەلای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان ئینستیتوتی فەڕەنسی لە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە شاری سلێمانی لە یادی جژنی میوزیک یاخود یادی جژنی میوزیک کرایەوە کە سازکردنی کۆنسێرتێک بوو لە کۆنسێرتەکەدا چەندین بەرهەمی میوزیکی و گۆرانی پێشکەش کرا. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم بابەتە کەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر موحسین ئەدیب بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەر لا شاری سلێمانی. دکتۆریان بەخێربی سەر زۆر سپاس خێربی. ئەم کۆنتاکتە چۆن بوو لەگەڵ ئینستیتوتی فەڕەنسی و بەڕێوەبەرێتیەکەی ئێوە بۆ سازکردنی ئەم کۆنسێرتە؟ بەڵێ وی لە ڕاستیا ئێمە پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ زۆرێک لە قۆنسڵخانەکان کە لە هەرێمی کوردستان تەواجودیان هەیە، لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان کە بەداخەوە ئێستا بوونیان بەرەو کزیێڕە، بەڵام هێشتا ئێمە لە پەیوەندیان لەگەڵیانەوە چالاکی بەردەواممان هەیە لەگەڵ زۆرێک لە ڕێکخراوەکان و ناوەندەکانی ڕۆشنبیری و هونەری لە سلێمانی و لە کوردستانیش لە ڕاستیا لە پەیوەندیاین و زۆرێک لەو چالاکیانەی کەیکەین لە ڕاستیا لە ڕێگای پەیوەندیەوەیەوە تا مەرج نییە هەموو شتێک لە ڕێگای بە بودجەتێکی زەبەلاح بێ یان بە تاقەتوانایەکی با بڵین مادی زۆری بوێت. لە ڕێگای ئەم پەیوەندیانەوە کۆمەڵێک چالاشی جۆرا و جۆرمان لە چەند ساڵی ڕابردوو ئەنجام داوە و ئەو چالاشی دوێ نێشتەکردمان لە ڕاستیا ڕاتە ئەو چوارچێوەیەوە ئێمە پەیوەندیێکی باشمان لەگەڵ ئینستیتوتی فەڕەنسیا هەیە و لەگەڵ قۆنسڵخانەی فەڕەنسایە هەیە. ئەمە یەکەمین ئیشمان نیار پارساڵیش بە هەمان شێوە هەر لە یادی جەژنی میوزیکە هەر لە سلەیمانی ئەوە هەنگەمان ڕێکخست پار بۆ گۆرانی بێژی فەڕەنسی بوو ئەمساڵ بۆ گۆرانی بێژی کورد، یعنی گۆرانی بێژی کورد ئەمساڵ یادی جەژنی میوزیکیان لە سلەیمانی لە کوردستان کردەوە. کاکە ئەلەند و هێلان خان بەشدار بوون و جۆش و خۆشێکی زۆر زۆر خۆش و پڕچێژیان لە ڕاستیا پێشکەشی هەمومان کرد، ینی حەماسێکی زۆر زۆر هەبوو بەڕاستی. ئێمە وەکوتم ینی لەگەڵ پەیمانگای فەڕەنسیا ینی لە پەیوەندی بەردەوامین و لە ئایندەشە قەرارە بڕیارە ئیشێک لە سەر سینەمای فەڕەنسی بکەین بە ژێرنووسی کوردی و ماوەی ساڵێ بخایەنێەوە لە سلەیمانی عەرز بکرێ. ئێمە بەلامانەوە گرنگە لە ڕاستیان پەیوەندیانە لەگەڵ قۆنسڵخانەکانە دروستکەین. پێشتریش کردومانە پەیوەندیەکی باشی لەگەڵ بەڵێ بێگومان لەگەڵ ئەڵمانەکانیشە لە پەیوەندیاین و ئیشی هاوبەشمان بەشەکانی تری کوردستانی بێگومان لەگەڵ بەشەکانی تری کوردستانیشە لەگەڵ ڕۆژهەڵاتە لەگەڵ باکوورە هەر دوو مانگ پێش ئێستا لە فیستیڤاڵێکی شانۆیی یا بەشداریمان کرد لە ئامەد و دەنگدانەوەیەکی زۆر زۆر باشی هەبوو و لەگەڵ ڕۆژاوای کوردستانە لە پەیوەندیاین و لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانە لە پەیوەندیاین نەک لەگەڵ ڕۆژهەڵاتی ئاساییە با بڵین تاگاتە کوردانی خۆراسانیش لە ڕاستیا کاتێکە چالاکیمانە بێ بەسەریانەکەینەوە لە پەیوەندیاین لەگەڵیانە و ئەوە بەلامانەوە گرنگە بەڕاستی چکە هونەر جگەلەوەی کە ڕۆڵێکی ینی با بڵین هونەریانەی گرنگی هەیە واتە چێژە بەخشێ بەوەی کە گوێی لێگرێک بەوەی کە تەماشایەکە بەوەی کە بەریەکەوێت لە هەمان کاتیشە لەمەش زیاتر لە ڕاستیا ژیان دۆستی لای ئینسان قوڵترە کاتەوە. مەسەلەی ژیان دۆستی و گرنگیدان بە ژیان دۆستی مەسەلەیەکی زۆر زۆر گرنگە، چکە گەر ژیان دۆستی نەبوو گرنگیدان بە ژیان دۆستی نەبوو ئەو کاتە ڕاستەوخۆ خەڵک گرنگی بە مەرگ دۆستیەیە کە مەرگ دۆستیش حزوری هەبوو کاتاوەی کە پێوترێ ئێرهاب و تونوتیژی و تیرۆر و یەکتری قبوڵ نەکردن زۆر زۆر بە خراپی پێەکانی خۆی داکتێ. بۆیە لە ڕاستیا گرنگیدان بە هونەر بە تەنها گرنگیدان نییە بە هونەرمەندێ بە کەسێکی داهێنەر، بەڵکو گرنگیدانە بە ژیان بە ژیان دۆستی و دژایەتیکردنی هەمیشە دەست بۆ ئەو بابەتە بێگومان خۆی کە ئاڵێ هونەرمەند یان هونەرە جوانەکان خۆ فنونی جەمیلە و نییە نایس ئارتس ینی هەر لە خۆوە ناو نەنراوە، ینی لە ڕاستیا ئەوەی کە ژیان جوانەکە بەر لە هەر شتێکی تر بریتە لە هونەرە جوانەکان و ئەوەی کە هونەرە جوانەکان ئینتاجەکە بەرەمەیەنێ بریتە لە کۆمەڵێک هونەرمەند. بۆیە گرنگیدان بە هونەرمەند ڕاستەخۆ گرنگیدانە بە ژیان و ژیان دۆستی و لە ڕووی سیاسیشەوە لە ڕاستیا گرنگیدان بە هونەر بریتە لە گرنگیدان بە سیاست و لە ناو سیاسەتیشا لەسەر و هەموویەوە گرنگیدانە بە دیبلۆماسیە، چکە لە ڕاستیا هونەر ڕەهەندێکی دیبلۆماسی زۆر زۆر قوڵ و نەرمیشی هەیە لە هەمان کاتە. بۆیە دروستکردنی پەیوەندی لەگەڵ قۆنسڵخانانەیە لەگەڵ دەرەوەی خۆتە لە ڕاستیا ئامانجی زۆر زۆر گەورەی سیاسی و نەتەوەی و ئەوانە پێچێ بە تایبەتی بۆ نەتەوەی کە خاوەنی دەوڵەت نەبێ ئەتوانێت لە ڕێ ئەو فەراغی کە بێ دەوڵەتی بۆی دروست کردو لە ڕێگای هونەرەوە لە ڕێگای ئەدەبەوە پڕی بکاتەوە.
لەو چوارچەوەیە ئێمە لە ڕاستیە لەگەڵ قۆنسڵخانەکانە ئەم پەیوەندیانەمان دروست کردووە و ئەم چالاشیە جۆرا و جۆرانە ئەنجام دەدەین. بەڵێ و دەستخۆشی بۆ بەڕێوەبەرایەتیەکەشتان لەبەرەوەی کە زۆر سپاس لە هەموو بابەتەکانە و لە هەموو شێوازەکانی هونەر و جۆرەکانی هونەرە ئێوە هەمیشە دەست پێشخەر بوون. دەستخۆشیتان لێکم. باسی ئەوەت کرد کە پار کە ئەم یادە کراوەتەوە کۆنسێرتە سازکراوە گۆرانیبێژی یاخود میوزیسیانی فەڕەنسی یادەکەیان کردوێتەوە ئەم ساڵ کورد بووە. خۆتان ئەوە بە مەبەست کردتان یان؟ بەڵێ بێگومان ئێمە تەنسیقەکەمان بۆ جۆرە بوو پارساڵ کە ئێمە لە ڕاستیە داوای ئەوەمان کرد کە لەبەرەوەی یادەکە ڕاستە لە ئەم یادە لە فەڕەنسا لەدایک بەڵام سەبۆتە یادێکی جیهانی و خۆشتر وایە جوانتر وایە کە گۆرانیبێژی کوردی و فەڕەنسی پێکەوە ئەم ئاهەنگە ساز بکەن. بەڵام لە ڕاستیە ئەوان ڕێیەکی تریان هەبوو ئێمەش ڕێیەکمان پێکێشە نەبوو وتیان ئێمە وایەکەین ئەم ساڵ باڵین بەس گۆرانیبێژی فەڕەنسی و مۆسیقای فەڕەنسی هەبێت و گۆرانیبێژی فەڕەنسی گۆرانی کوردی بڵێتەوە کە ئەوە مەسەلەیەکی زۆر گرنگ بوو بەڕاستی کە من ئەویان پێوتم یەکسەر تەسلیم بووم بەڕاستی چونکە فعلاً پارساڵ گۆرانیبێژەکان و فرقەکە فەڕەنسی بوون هەمویان بەڵام گۆرانی کوردی بە تایبەتی کوردی باکووریانەوتەوە زۆر بەلای ئێمەوە گرنگ بوو بەڕاستی چونکە ئێمە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانمان وەکو بەڕێوەبەرایەتی بریتیە لە گرنگیدان بەو هونەرمەندە بیانیانەی کە گرنگی بە هونەری کوردی و بە ئەدەبی کوردی ئەدەن و لە فیستیڤالەکانی خۆشمانە بەسەریانەکەینەوە و داوەتیانەکەین بە تایبەت بەڕاستی ئەمە لە ئەدەبا بێن لە هونەرا بێ. بۆیە ئەمساڵ وامان لێ کرد کە گۆرانیبێژی کورد بەشدار بێ بە تەنها بەڵام گۆرانی فەڕەنسیش بڵێن. بۆیە ینی یەکێک لە هونەرمەندە زۆر باشەکان هێلان خان دوو گۆرانی فەڕەنسی زۆر بە جوانی چڕی وەکۆڵیان خوێند کە لە ڕاستیا جێگای سەرنجی هەم جەگریس قۆنسۆڵ بووە هەم بەڕێوەبەری ئینستیتۆی فەڕەنسی بووە بەدڵی لە ڕاستیا جەماوەرەکەش بوو بۆیە من لێرە دەستخۆشیان لێ یەکەم هەم لە کاکە ئەلەند هەم لە هێلان خان. ئەم جۆرە چالاکیانە کە ساز ئەکرێت بۆ نمونە ڕۆژی شانۆی جیهانە ڕۆژی میوزیکی جیهانیە یان هەر بۆنەیەکی ترە کە ئێوە هەمیشە با بڵێن جێ پەنجەتان دیار بووە لە ئێستاە کە قەیران هەیە هەندێک بابەتی تر هەیە پێتان باشە لە هەمان ڕۆژە ئەبێ چالاکیتان هەبێ یان ئەمە وەکو با بڵێن ئەرکێکی سەرشانی ئێوەیە وەکو ناوەندێکی هونەری یان وەکو بەڕێوەبەرایەتێکی هونەری گەورە؟ خۆی لە ڕاستیە ینی زیندووکردنەوەی یادێک لە ڕۆژی خۆیان مەسلەیەکی گرنگە یانی تۆ لەم ئەم یادە زیینوەکەیت وەکو عید میلادی کەسێکی دیاریکرا وایە ئەمە زیینوەکەیتەوە بەڵام لە ڕاستیە ئێمە ئەم مەسەلانە ئیسtisماری شەکەین قۆزینەوە بۆ پێکانی کۆمەڵی ئامانجی تر ینی بۆ نمونە هەر دوێنێ من لەگەڵ سەرۆکی پەیمانگە بڕێوەبەری پەیمانگەکەیە باسم لەوە کرد و ئیشمان لەسەر قسەمان لەسەرەوە کرد کە چۆن ئەمان لە سلەیمانی ئۆفیسێک بکەنەوە یعنی و هەر مەفروزە لە ڕاستیە ئینستیتۆی کوردی ئینستیتۆی فەڕەنسی یان با بڵین گۆشەی ڕۆشنبیری قۆنسڵخانەی فەڕەنسا لە هەرێمی کوردستان ئەبێ لە سلەیمانی بێ بۆچی لەبەرەوەی سلەیمانی پایتەختی ڕۆشنبیریە بەڕەسمی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پایتەختی داهێنەری ئەدەبیە لەلایەن یونسکۆوە ئەمە هەم جێبەجێکردنی جۆرێکە لە لامەرکەزیەت هەم ڕێزگرتنە لە ئەم بڕیاری پەرلەمانی کوردستان و یونسکۆ و هەمیش لە ڕاستیە ئاسانکاریەکە بۆ ئەوان و خۆشبەختانە ئەوانش پێیان خۆش بوو ئێمە ئاماژەمان بەوە کرد کە ئێمە هەمووکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەمووکوی داری سلەیمانیش لە ڕاستیە ئاسانکاریان بۆکەین کە لێرە ئۆفیسکەنەوە کە ئەمە وەکووتم چەندێک ئاسانکاری ئەکا بۆ ئەوان و بۆ ئێمەش بۆ بەڕێوەبردننی کاروباری هونەری و ئەدەبی و ئەوانە ئەوەند زیاتر لەوەش لە ڕاستیاوکو باسم کرد ڕەهەندی دیبلۆماسی گرنگی هەیە کاتێک کە گۆشەیەکی ڕۆشنبیری قۆنسڵخانەیەکی گەورەی وەکو وڵاتی فەڕەنسا لە سلەیمانی بکرێتەوە لە ڕاستیە ڕەهەندی سیاسی و ڕەهەندی دیبلۆماسیشی هەیە بۆ ئێمە لێرەوە لە ڕاستیە داوا لە ئیداری سلەیمانیەکەم لە جەنابی پارێزگارەکەم کە ئەم مۆزوعە بە هەند وەربگرن نەک لەگەڵ تەنها لەگەڵ فەڕەنسیەکانە لەگەڵ وڵاتەکانی تریشە کە گرنگە گۆشەی ڕۆشنبیریە و قۆنسڵخانانە لێرە بێ و ئێمە لێرەوە لە ڕاستیە ئەتوانین بە شێوەیەکی ڕاستەقینە تەرجەمەی ئەو بڕیارەی پەرلەمانی کوردستان بکەین کە سلەیمانی بە فەرمی وەکو پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ناساندووە. هەرچەنەوەتم باسی بودجە و قەیران ناکەم بەڵام ئێستا لەگەڵ ئەو بابەتەیە بەڕێوەبەرێتیەکەتان لە چ بارودۆخێکە بەرەو باشتر چووە لە چاوپار و پێرار بەداخەوە ینی ئێمە لە کاتێکە ینی ئەم پۆستەمان لە دەستگرتووە
کە قەیرانی دارایی و قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان ناتوانم بڵێم لەو پەڕێیاتی بە نەڵم لە لووتکایەتی لەو پەڕێیاتی بەداخەوە، بەڵام لە ڕاستیە ئەمما ڕێگر نەبووە لەوەی کە ئێمە ئیش بکەین، کەم تا زۆر لە ڕێگای شەڕ و ئەوانەوە لە وەزارەتی دارایی و لەملا لەولا توانیومانەکە بەشێک بڕێکی کەمیش بێ بودجە ببڕین با بڵین بۆ سلەیمانی و بۆ پایتەختی ڕۆشنبیری. وەکو باسیشم کرد لە ڕاستیە هۆکاری تریشەیە کە وەکوتم زۆرێک لە ئیشەکانیشمان لە ڕێگای دروستکردنی پەیوەندی باش لەگەڵ لایەنە جۆرا و جۆرە ناوخۆی و دەرەکیەکان بەڵێ وەکو ئەمە و لەسەر و ئەمەشەوە لە ڕاستیە خۆشبەختانە ئێمە ینی باوەڕمان بە ئەفکار هەیە بە بیرۆکە هەیە، هەنێ بیرۆکە هەیە زۆر گرنگە، زۆر لە پارەش گرنگترە لە ڕاستیە لە بودجەتیش گرنگە بێزەبێت ئەتوانێت کاری زۆر باش وە بکە، بەڵام بە هەنگاوی زۆر سادە و بە بودجەتێکی زۆر کەم و لەوەش گرنگتر لە ڕاستیاوەیە کە خۆشبەختانە ینی ئەتوانم بڵێم شەفافێتێکی زۆر باش هەیە و کەمترین پارە بە هەدەرە درێ خۆشبەختانە و ئەمە بە شایەتی هەموو لایەک بەڕاستی توانیمانامە بکەین کە و لە ڕاستیە بە پشتبەستن بە لێبوردەیی کارمەندەکانی خۆشمان فەرمانبەرەکانی خۆشمان کە زۆر جار با بڵین بە خۆبەخش و بێ بەرامبەر ئێواران لە کاتی عوتڵەیە دەوامەکەن و ئەمەش لە ڕاستیاوی کە وای کردووە کە ئەمە بکەین بتوانین ئەمە بکەین ئەوەیە کە تا ڕادەیەکی زۆر ئەو پەیوەندی کە لە بینی ئێمە و بەشەکانە لە بینی ئێمە و لە بینی بەشەکان و فەرمانبەرەکانە لە ڕاستیە پەیوەندیەکی تا ڕادەیەک هونەریانە و خۆشەویستی لە پشتیەوە حکوومەکە توانین کەم تا زۆری شەکان بکەین ئەگەرچی قەیرانی دارایی و ئابووریش زۆر هەیە. هەروە بۆ دەستەکانت خۆش بێ دکتۆر، سپاس دەکەم کەم ئێوارەیە لەگەڵ ئێمە. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بۆ تۆ، زۆر سپاس.